لە دەستپێکی یاریەکانی هەفتەی 15 و کۆتایی قۆناغی یەکەمی خولیانایەتی کوردستان شەقڵاوە میوانداری ئاراڕاتی دراوسێی کرد. لە نیوەی یەکەمی یاریەکە سەرەتا کوڕانی خاوەن ماڵ پاڵپشت بە یاریگا و هەندەرانیان باشتر دەردەکەوتن و کۆنتڕۆڵی تۆپیان زیاتر گرتبووە دەست. دواتر ئاراڕاتیش هاتە نێو کەشی یاریەکە و بە چەند لێدانێک بە ترسی خستە سەر گۆڵی کوڕانی بناری سەفین. لە دواخولەکی نیوەی یەکەم ئیسماعیل یاسین گۆڵکاری یانەی ئاراڕات بربەستی یەکسانی شکاند و ئاراڕاتی ڕەشپۆشی بە گۆڵی یەکەم پێشخست لە یاریەکە. لە نیوەی دووەم پێچەوانەی پێشبینیەکان ئاراڕاتی میوان باڵادەستتر بوو، مەترسی تەواوی خستبووە سەر گۆڵی زەردەواڵەکانی بناری سەفین. لەم دەرفەتە چی وای نەما بۆ ئاراڕات بە گۆڵی دووەم بگات، بەڵام ستون بە نەخێر وەڵامی دانەوە. مستەفا حەنون دووبارە هەوڵی خۆیدا، بەڵام سەرکەوتوو نەبوو. ئاراڕات بەردەوام بوو لە هێرشەکانی و شەقڵاوەش پارێزگاری لە گۆڵەکەی دەکرد. شەقڵاوە فشاری هەندەرانی کەوتە سەر بۆ هەوڵدان بۆ گۆڵی یەکسانی. شەمزین یاسین دووجار هەوڵی گۆڵیدا، بەڵام غەفور عوسمانی گۆڵپارێز بەرامبەری وەستایە. یاری تا لە کۆتاییەکان نزیکتر دەبوویەوە، وەکو کەش و هەواساردەکەی شەقڵاوە بەرەو ساردی دەچوو، بۆیە یاری بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سوودی ئاراڕات بە کۆتایی هات. گەمەشی زۆر ناخۆش بوو بەڕاستی، یعنی هیچ تام چێژەش تێدا نەبوو، تەنها تونند و تیژی و بە فاول تەوا بوو. ئیدی پیرۆزبای لە یانەی ئاراڕاتەکەین، ئینشاڵڵا مەش لە مەرحەلەی دووەم باشتر و چاکتر دەگەڕینەوە. ئەو فۆزە لە بۆمە زۆر گرنگە. نیهایەتی دەوریە مەرحەلەی یەکەم شەقڵاوەش یەک لە تیپە باشەکانە توانیمان لیان ببینەوە بە نەتیجەی باشیش یاریان کرد ئەوڕۆ تیپەکە. شەقڵاوەش یەک لە تیپە باشە تا بتوانین ئەگەر لە یەکەمیش نەمینێنە لە دوو بمینێنەوە ئینشاڵڵا لە مەرحەلەی دووەم تیپەکەمان بەرەو باشتر دەبێت، تیپەچی باششمانە ئێستش. بەم شێوەیە ئاراڕات بە کۆکردنەوەی 26 خاڵ پێشەنگی یانەکانی وەرگرتەوە و شەقڵاوەش بە 18 خاڵەکەی لە ناوەڕاستی ڕیزبەندی مایەوە.